سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش بینەرانی خۆشەویست و ئازیزی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنێکن تەندروست لە ساغ و دڵەکانتان شاد بێت. ئەم ڕۆژ کاتژمێرێک پێکەوە دەبین واتە کاتژمێر حوتی سەر لە بەیانیە و من و هەژەی هاوکارم وەک هەموو ڕۆژەکانی دیکە هەوڵی ئەومان داوەکە لە کاتژمێری خۆی بتوانین ئامادەبین چونکە دەزانین ئێوە چاوەڕی ئێمەن و بینەری پرۆگرامی ئێمەن لەبەر ئەوەی ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامێکی گشتگرە و هەموو چین و تۆژەکان ئەگرێتەوە و دایمە هەڵی ئەوەمان داوەکە لە پرۆگرامە زیاتر جەخت بکەینەوە سەر ئەوەی کە ئێستا لە ڕەوشی کۆرۆنا هەرێمی کوردستان چۆنە ئامارتان پێ بڵێین و جگەلەوەیش باس لەوە بکەین کە وڵاتانی جیهان چیدات تێدەگوزارێت دراوسەکانمان وڵاتانی دراوسێمان حڵاتی کۆرۆنایان چۆنە چونکە ئێمە نزیکترینی ئەو وڵاتانی کە لێمانەوە کۆرۆنایان هەیە بەڵێ کۆرۆنایان هەیە نزیکن لە ئێمەوە چۆن خۆمان بپارێزین هاتوچۆمان نەبێت و هەموو ئەو شتانی کە پەیوەندیدارە بە ڤایرۆسی کۆرۆنا لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بۆتان دەخرێتە ڕوو جگە لە هەواڵەکانی دیکە چونکە ئێستا ئەمە بابەتی گەرمی هەموو جیهانە. ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان. ڕۆژ باش بینەران و بچەرانی کوردستان 24 بێگومان ئەو باسانەی کە ئێمە ئەمڕۆ ئەیکەینە تەوەری گرنگی پرۆگرامی ڕۆژ باش هەروەک سۆڤانۆتی گشتگیرە و بابەتی سەرنجڕاکێشی تیا ئێمە نامانەوێت ئەم کاتانەی کە لە ماڵەوەن کە پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان و لە ماڵەوە ئەمێنەوە هەموو ئەو کاتانە بە دڵەڕاوکێ یاخود بە ترس و دوودڵیمانەوە لە ماڵەوە بەڕێ بکەن بە پێچوانەوە ئێمەمانوێت بە زۆرترین بابەتە سەرنجڕاکێشەکان کاتەکانتان بە خۆشتر بەسەر بەرن و ئێمە باسی هەموو ئەو ڕێکارە گرنگانە شەکەین کە حکوومەت یاریمی کوردستان گرتوێتە بەر جگەلەوە کە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان خۆی ڕاستەوخۆ لە ناو هەموو ئەو کارمەندانە یاخود ئەو کارمەندانی تەندروستیە و بەسەریانەکاتەوە لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە چاودێریانەکە یاخود ئاگای لە بارودۆخی ئەوانە بۆ دەستخۆشیکردن لەوان بۆ ئەوەی کە ماندوێتی ئەوان بەرز ڕابگرن بزانن کە ئەوان لە چ دۆخێکدان بەردەوام لەسەر هێڵا بە هەموو کارمەندانی تەندروستی هەموو یەکە ئیداریەکان وەزارەتەکان هەموو ئەوانە هەماهەنگێکی تەواویان هەیە بۆ ئەوەی کە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ و دوور بێ لە ڤایرۆسی کۆرۆنا و بە داخەوە کە ئازانین لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ڕێژەکە زۆر زیادی کرد بەهۆی ئەو کۆبوونەوە یاخود ئەو پرسانێک گیرا لە ناو شاری خۆشەویستی هەولێر ئەمە جێگەی داخە بێگومان ئەبێ هەمومان هەڵوەستێکی لەسەر بکەین بۆی کە زیاتر پابند بین بۆ مانەوەمان لە ماڵەوە تا گیانی خۆمان یەک بە یەکمان پارێزراو بێت. بەڵێ لەگەڵ ئەوەشا ئەومان لە یاد نەچێت کە ئێستا نیگەرانی لەلای هەندێک هاوڵاتیان دروست بۆ نەکار هەندێک زۆربەی دانیشتوانی شاری هەولێر چونکە چەند گەڕەکێک کەرەنتین کراون و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەور دراون ئەمە جێگای نیگەرانی نییە ئەمە جێگای دڵخۆشیە کە هێزە ئەمنیەکان بۆ پاراستنی ئێوە لەو شوێنن و لەبەر ئەوەی کە ڕێکارەکان تونتر بگیرێتە بەر و ئەم کەرەنتینەکردنا لە سوود و قازانجی هەمومانە چونکە ئەو گەڕەکانە بەهۆی ئەو حاڵەتانی کە هاژە باسی کرد بەهۆی ئەو باڵێن پرسە و سەرخۆشیی کە لە چەند گەڕەکێک ئەنجام درابوو ئەوە هاتە ئاراوە کە ژمارەی توشبووان زۆر زیاتری کرد بۆیە بۆ چاودێریکردن لە نزیکەوە دەبێ ئەو هێزە ئەمنیەکان لەو شوێنانە بن و ئێمە لە ڕێی کەناڵی کوردستان 24ەوە سات بە ساتیش ڕەوشی ئەو شوێنانەتان بۆ دەخینە بەرچاو و جێگەی نیگەرانی نییە و هیوادارین کە هەموو پابند بین بە ڕێنمایەکانی تەندروستی بۆی کە بەسووترین کات لەم ڤایرۆسا ڕزگارمان بێت. بێگومان سەرتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکات. مەسرور بارزانی لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە لەگەڵ تیمی نەخۆشخانەی هەڵەبجە گفتوگۆی کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە قسەی لەگەڵ تیمی تەندروستی نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنای لە هەڵەبجە کرد. مەسرور بارزانی لە گفتوگۆکەدا ستایشی پزیشک و پەرستارانی کرد و ڕایگەیاند ئەوەی لە توانەماندا بێت بۆ هاوکاری پزیشک و بەرکەوتوانی کۆرۆنا ئەنجامی دەدەین. کەسێکی دیکە لە پارێزگای سلێمانی تووشی کۆرۆنا بوو. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی نوێی پشکنینەکانی ڕاگەیاند و ئاشکرای کرد
لە ناحیەی بازیان لە سنووری پارێزگای سلێمانی کەسێکی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. ئاماژەی بەوەش کرد تووشبووەکە ئافرەتێکی تەمەن 13 ساڵە و بەرکەوتنی لەگەڵ تووشبووی پێشوودا هەبووە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ژمارەی تووشبووانی کۆرۆنا گەیشتۆتە 289 کەس و تا ئێستا 105 تووشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە. و 91 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاند لە 24 کاتژمێردا 91 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و یەکێکی دیکەش بە کۆرۆنا گیانی لەدەستا. ئاماژەی بەوەش کرد 44 حاڵەتی تووشبوون بە کۆرۆنا لە پارێزگای نەجەف تۆمار کراون. وەزارەتی تەندروستی عێراق ڕایشیگەیاند 29 تووشبووی دیکەی کۆرۆنا چاک بوونەتەوە و کۆی گشتی ژمارەی تووشبووانیش گەیشتۆتە 1122 کەس کە 65 لە تووشبووانی کۆرۆنا یانیان لەدەستاوە و 373 دیکەش چاک بوونەتەوە. ئەمریکا پێشنیازی دیالۆگی استراتیژی بۆ عێراق دەکات. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند پێشنیازی دیالۆگێکی استراتیژیمان بۆ حکوومەتی عێراق کردووە و بڕیاریشا گفتوگۆکان لە ناوەڕاستی مانگی حوزەیرانی داهاتوو بەڕێوە بچن. پۆمپیۆ ئاماژەی بەوەش کردووە لە دیالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێران هەموو بابەتەکان یەکلایی دەکرێنەوە. لە ناویشیاندا پرسیمانەوەی ئەمریکا لە وڵاتە. وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی سەرۆک وەزیرانی داهاتوو عێراقیشەوە دەڵێت هیوادارم کەتائب حیزب الله و ئەسایب ئەهل الحەق و تیرۆریستان دەنگی بەهێز نەبن بۆ دیاریکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو. و سەرۆکی ئەمریکا دەڵێت کۆرۆنا تاعونە و دەبێت لە کۆڵ خۆمانی بکەینەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆبوونەوەیەکدا بۆ دەستپێکردنەوەی چالاکیە بازرگانیەکان داوای لە کۆنگرێس کرد 250 میلیارد دۆلاری دیکە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تەرخان بکات. ترامپ ئاماژەی بەوەش کرد کۆرۆنا کاریگەری خراپی کردۆتە سەر ئابووری و ئابووری ئەمریکا و جیهانیش. جەختیش دەکاتەوە هەموو هەوڵێک دەدەن ڤایرۆسی کۆرۆنا لە کۆڵ خۆیان بکەنەوە. بە کۆتایی هێنان لە کورتەی هەواڵەکان دەچینە ناو پرۆگرامی ڕۆژباش و بەرگەڵاتەکان. هەرچەندە هەموو ساڵێک شێوی بەرات زۆر بە شێوەیەکی چڕوپڕی و بە مەراسیمێکی جوانیان دەکرایەوە. بە تایبەت منداڵان کە لەو شوەیە ماڵ بە ماڵ لە دەرگایانەدا و نقڵ و شیرینیان کۆ کردەوە. خۆشی و جوانی شەوی بەرات لەو بەخشینایە کە بە تایبەت لە ناو کللتوری کوردەواریە کە ئەو نقڵ و شیرینیا بەخشرێتەوە و هەموو مناڵان دڵخۆشەکرێن بە خۆشحاڵکردنی خەڵکی ناوەبرێ ئەو نەریتەی بەرات. بەڵام ئەمساڵ شەوی بەرات بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کۆڵانەکان هەمویان چۆڵ بوون، خاڵی بوون لە مناڵان. هیچ مناڵێک نەئەبینرا لە هیچ شار و شارۆچکەیەک لە برۆیی کە پابندن بەمانەوەیان لە ماڵەوە. بەڵام لە ڕێگەی ئەم پاکێجەوە بابینەربی. شەوی بەراتە لە ساڵی ڕابردوو. ئەم ساڵ دیمەنەکان گۆڕاوە بۆ بێدەنگی. ئارینا بە یادی ساڵی پێشوو ئەم جارە بە خۆپارێزیەوە سەیرێکی کۆڵان دەکات کە کشوماتە نوقڵ و نەبات دابش ناکات. هاوڕەکانی لە ماڵەوەن بۆ خۆپاراستن لە کۆرۆنا. من کە ساڵانە هاتمە دەرەوە نوقڵ و چکلێتی زۆرم کۆ کردەوە، بەڵام ئێستا بە تەنیام کە کەس نەهاتووە نوقڵ و چکلێتی بەمێ. داواکارم لە هاوڕێکانم کە نێنە دەرەوە بۆ ئەوی لەم ڤایرۆسە بە دوور بن، بۆ ئەوی هەمومان لە ماڵەکانی خۆمانە تەندروست و باش بین. بەرات جگەلەوەی بۆنەیەکی کۆمەڵایەتیە، بۆنەیەکی گرنگی ئاینی ئیسلامە. ساڵانی پێشوو پیاوان لە مزگەوتەکان نزا و پاڕانەوەیان دەکرد.
ئەمساڵ مزگەوتەکانیش بێ نازماون. مامۆستایانی ئاینی مانەوە لە ماڵەوە بە باشترین بژاردە دەزانن بۆ نزاکانیان، بۆ خۆپاراستنیش لە تێکەڵبوون. بۆ ئێمە مانەوە لە ماڵەکانە لە هەموو شتێک گەورەترە چکە ئەوەی کە واجبە فەرزولعینە کە واجبە لە سەرمان جەماعەتەکانە ئەوە تا بەهۆی حاڵەتی ئەم نەخۆشی ڤایرۆسەوە و جومعەکانە وازمان لێ هێناوە لەبەر خاتری سەلامەتی گیانی مسلمانان. لەبەرەوە جەژنەکە خۆی ئەوەی کە کراوە بەشێکی سونەتەوە بەشێکیشی عادەت بووە. بەرات دەکەوێتە نیوەی مانگی شەعبانی پێش ڕەمەزان. لە ئیسلامدا وشەکە بە مانای بەراعەت هاتووە. پەیڕەوانی ئاینی ئیسلام نزا و پاڕانەوەیەکی زۆر ئەنجام دەدەن لەم شەوەدا، چونکە خودا بە چاوی بەڕەحمەوە دەڕوانێتە بەندەکانی و بەرەکەت دەڕژێنێ بەسەریاندا. منداڵانیش نوقڵ و نەبات دەبەن بۆ ماڵان و یەکدی، وەک دووپاتکردنەوەی پەیامی سۆز و خۆشەویستی. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بەڕاستی بینینی ئەو دیمەنانە واد لێکا کە ئەزانی کە کۆرۆنا چەنشتی لێ وەرگرتوین لەواچێت ساڵی پار و پێرار من ئەوەندە وەکو ئێستا بە پەرۆش نەبوو بێتن بۆ بەرا، چونکە ئەمزانی ئەدێت ئەمزانی شتەکە ڕوو ئەیات، بەڵام ئێستا چونکە ئەزانی کە نابێت مناڵان بچنە دەرەوە شتێکی ترە لە ئەو خۆشیانەی کە لە دابوونەریتی کوردیا بۆ مناڵان هەیە و من خۆم بەراتی وام بەبیر نایێت بەڕاستی لێرە هەمجار ئەڵێم لێرە نەبوومە بەراتم نبینەوە بە مناڵی لە شوێنێکی تربووم لەوێ بەرات نەبووە، بەڵام تۆ سۆڤان ئێستش بەو دیمەنانەی لە پاکێجەکەی ئارام بەختیارە هەبوو هەموو ئەو یادەوەریانم بیرەکەوتەوە کە بە مناڵی چەند خۆش بووم، بەتایبەت ئەو کاتە سەردەمی من ینی هەنێ شتی سادە هەبوو، زۆر جار میوەیان ئاینێ جا ئەگەر سێوێک بواە هەمووی خورما بوو یان سێوێک وایە خۆت پارە بواە ئیتر لە خۆشیە ئەوەنە دڵمان خۆشە بوو ڕامانە کردەوە ماڵەکانی تر ناگەڕین هەرچەندە پار بۆ هۆی کوڕەکەم بچووکە بردم بۆ بەرات زۆری حەز لێ بوو، ینی تەواو چوومەوە ناو ئەو دنیا مناڵی ئەو یادەوەریانم بیرکەوتەوە، بەڵام بەو هیواین هەموو مناڵانی هەرێمی کوردستان ساغ و تەندروست باش بن، ئینشاءالله ساڵێکی تر زۆر بەخۆشی و بە جوانتریش یادەکاکەنەوە. هیچ کات بەشداری و نەکردو وەکو بەژاری یان کە هاتمەوە تەمەنم 14 بۆ 15 ساڵ ئەبوو، بەڵام خۆی لای خۆمان مناڵان ئیلا بێ 9 ساڵ 10 ساڵ 14 15 ساڵ زۆر کەم ئەچێتە دەرەوە، حەزم لێ بوو بەشدار بم ئەم بینی لەبەر دەرگا سێرمە کرد ئەم بینی بەس خوشکبراکانی ترم کە بچووک بوون ئەوان چکلێتیان هێناتر شەڕە بوو لەسەر چکلێتەکە جیانە کردو چکلێتەکانی من خۆشتە یان هەنێ ماڵ هەبوو چکلێتەکەی زۆر خۆش بوو ئەم بینی خوشکبراکەی من دووبارە ئەچوونەوە بۆگەیانداوا کرد بۆ بەردەرگای ئەو ماڵە، بەڵام بەخشینی ئەو شیرینیانش بە مناڵان خۆی چێژێکی هەیە باڵە دەست قورسەبن. بەڵێ سعودیا خەرجی ڤیزای عمرەکارانی هەرێمی کوردستانی گەڕاندەوە، وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان ڕایگەیان حکوومەتی سعودیا پارەی ڤیزای 1700 هاوڵاتی هەرێمی کوردستانی گەڕاندۆتەوە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە گەشتی عمرەکارەکان ئەنجام نەدرێت و وەزارەتی ئەوقاف دەشڵێت سعودیە پارەی هەموو هاوڵاتەکانی خستۆتە سەر هەژماری بانکی واتە نیگەران نەبن ئەوانەی کە پارەی عمرەیان داوە ئەتوانن لەڕێی ئەو بڕەپارەی کە دراوە کە بڕەکەی 250 دلار بووە دەخرێتەوە سەر حسابی بانکی کۆمپانیەکان و ئەتوانن بچن لەوێ وەرشتی بگرنەوە دیسانەوە داواش لە عمرەکاران دەکرێت کە سەردانی کۆمپانیەکان بکەن بۆ ئەوەی کە پارەکانیان وەربگرنەوە. ئەمیش یەکێکی دیکە لە لێکەوتەکانی کۆرۆنایە کە سەرجەم بۆنە ئاینیەکان سەرجەم هەموو ئەو ئیرانەی ڕاگرتووە بە سعودیا ئەم بڕیارەیدا واکات سەرجەم هەموو گەشتەکان بۆ عمرە ڕابگرێت لە سەرتاسەری جیهان و چونکە ئەو وڵاتە بڕیاردەرە بۆ شتە دەبێت خەڵکیش پابند بن و دەچنەوە پارەکانیان بگومە. بەڵێ ئێستاش بە یەکەوە دەچین بزانی کەش و هەوای کوردستان چۆنە لە لای ئێمەوە زۆر کەشێکی خۆشە کەش و هەوایەکی بەهاریە وزەی با هەستی پێکی کە با هەیە بەڵام خۆرێکی گەرمیشە لەگەڵەوەیە
با بزانین شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و شارەکانی چوار دەوروبەریشمان چۆنە ڕەوشی کەشوهەوار. جلوبەرگی ئۆکرانیەکان بە نەخش و نیگارەکانیان ناسرێتەوە بە شێوەیەکی ورد و ڕەنگا و ڕەنگ نەخشی گوڵ و گەڵا لەسەر قوماش دروستەکەن و ئێستش لەسەر جلەکانیان ئەبینرێت، یانی ئەو نەخشانەی کە هەیەە لەسەر جلەکانیان بەردەوام ئەبینرێت لە جلێکی کللتوریان هەیە. بەڵام کۆرۆنای نوێ کاریگەری خستۆت سەر ئەو نەخشانش شوێنی نەخشەکانی گۆڕیوە. ئەوە تا کارگەیەکی دروستکردنی جلوبەرگی ئۆکرانی ماسک دروستەکە، بەڵام نەخشەکانیان لەسەر ماسکەکان دروستەکەن. با بەیەکەوە بزانین بۆچی ئەم کاراکەن و ماسکەکان بە کەڵکی بەکارهێنان یان یاخودنا. دروستکردنی نەخش لەسەر قوماش بەشێکە لە کولتوری وڵاتی ئۆکرانیا. پیشەکە لە باوانەوە بۆنەوەکانیان گوازراوەتەوە، بەڵام ئەم جارە لە جیاتی ئەوەی لەسەر جلوبەرگی تایبەتی خۆیان دروست بکرێت، لەسەر دەمامکەکانی دەموچاو دروستی دەکەن. بیرۆکەکە لە سەرەتادا لەلایەن کارگەی دروستکردنی جلوبەرگی هوراوە هات. ئیرینا خریستین دەستی بە جێبەجێکردنی کرد. ماسکەکان لە کاتی تایبەت دروست دەکرێت و دەنەخشێنرێت، پاشان پارچە قوماشێکی دیکەی لەسەر دادەنرێت و بەو شێوەیە تەندروستی کەسی بەکاربەر پارێزراوتر دەبێت. خریستین بۆ ماوەیەکی کاتی شوێنی کارکردنەکەی لە شوێنی دروستکردنی فاشوێنەوە گۆڕیوە و لەگەڵ بارودۆخی وڵاتەکەی گونجاندوویەتی. ئەمەش بۆ دروستکردنی ماسکە کولتوریەکانە. دەمانەوێت ماسکەکان لەگەڵ جلوبەرگەکان بگونجێنین. هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەم کارەوە دوو ئامانج بپێکین. یەکەم بەرزکردنەوەی وورەی ئۆکرانیەکان، چونکە بەبینینی ماسکەکان بە نەخشەکان بە ئاساییتر تەماشا دەکرێت و دەکرێت جوانیش بێت. لە لایەکی تریشەوە بۆ پاراستنی کللتوری وڵاتەکەمانە و تێکەڵکردنیەتی بە دنیای مۆدێرن.
لە ئێستادا تەنها 4 کارمەند لە کارگەکە ڕۆژانە کار دەکەن. بەرهەمی گشتی کارگەکە تەنها 5 ماسکە و لە ڕێگەی ئۆنلاینەوە دەفرۆشرێت. بەڵام وەک خۆیان دەڵێن ئامانجی ئەوان لە دروستکردنی ماسکەکان بەدەستهێنانی پارەیەکی زۆر و کڕیارێکی زۆر نییە. بەڵکو و پیشاندانی هەماهەنگی ئۆکرانیەکانە بۆ یەکتر. سۆڤان ماسکێکی زۆر جوانیش بووانە؟ بن کە ئەیبینم ئەڵم ئەگەرەوە کۆرۆناش تەواو ببێەوە هەر زۆر جوانە ینی ببێ بە لەگەڵ ئەو جلوبەرگانە ڕێککەوتوە هەروەکو ببێ بە تاقمێک لەگەڵ ئەوانەیە ببێ بە سێت بۆ خۆپاراستن لە تۆز و لە هەوای سارد و ئەگەر ژینگە بەم پاکیە بمێنێتەوە شەڵە قەت نەگەڕێتەوە ئەو پیسبوونێ بەڵام ئەگەر ژینگە هەوای ئەو پیسبوونەی تیا دەرکەوتەوە دووبارە ئەو جۆرە ماسکانە زۆر جوان پێویستە بێجگەلەوەی کە زەروریشە جوانی شار وەکو ئەو سەرۆزیرانی ئەوەی ئەو ڕۆژە کردمان کە سلۆڤاکیا بوو کە عزیەکەی هەناری بوو ڕەنگێکی هەناری بووە ماسکەکەشی ڕێک خستە بوو لەگەڵیا کە ئەمە ژواکە تەنسیقی ژنان لە هەموو بارودۆخێکا دیارە. دەستکێشەکانی هەناری بوو درێسەکەی و دەمامکەکەی کە زۆر جوان ڕێکی خستە بوو. بەڵێ هەرچەند ئێمە ڕۆژانە باس لەوە ئەکەین کە دەمامەک دروست دەکرێت لە چەند شوێنێک ئەوەش لە یاد نەکەین کە لە هەولێر گەورەترین کارگەی دروستکردنی دەمامەک بڕیارەکە دابمەزرێت و هەر لەبەر ئەوە بەشکم ئەوەی ئێمەش ئەوە نەخشونیگاری لەسەر دروست بکەنەوە نەجوان بێت هەمومان بەکاری بهێنین. هەرچەندە ئێستا بەردەوامە بێ بەکاری بێن و بەکارێن بەڵام ئەگەر لەگەڵ ڕەنگی جلەکانی خانمانی شڕبکەوێت جوانترە. بەڵێ بەهۆی زیادبوونی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە فەڕەنسا نەخۆشخانەکان شوێنیان نەماوە. ئێستا شەمەندەفەرەکان بە دابینکردنی ئامێری پێویستی پزیشکی کراونەتەوە و بنکەی بچووکی تەندروستی توشبوانی کۆرۆنا لە ناو شەمەندەفەرەکان دەخەوێنرێت. بەڵێ بەرپرسانی فەڕەنسا ئەڵێن هێشتنەوەی نەخۆشەکان لە ناو شەمەندەفەرەکان کاتیە تا شوێنەکانیان لە نەخۆشخانەکان چۆڵە بن. هەروەها بەهۆی نەبوونی ئامێری هەناسەدان حکوومەتی فەڕەنسا بە فڕۆکە ژمارەیەک لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنای بۆ ئەڵمانیا گوێزاوەتەوە بردوونیەتی ئەوێ لە بەرەوەی شوێنیان نەماوە ناچار بوون کە لە ناو شەمەندەفەرەکان بە شێوەیەکی کاتی شوێن بۆ توشبوانی کۆرۆنا دابین بکەن و دواتر هەندێکیانە گوێزرێنەوە بۆ وڵاتی ئەڵمانیا لە بەرەوەی ڕێژەی توشبوون لە فەڕەنسا زۆر زیادی کردووە هاو سنووریشە لەگەڵ وڵاتی ئەڵمانیا بۆیە ئەو هەماهەنگیە هەیە لە نێوانیانە تا ئەو بارودۆخەتی ئەپەڕێت. بەڕاستی کۆرۆنا وا تەنگی بە هەموو جیهان هەڵچنیوە کە مرۆڤ ئێستاوای لە هاتووە بچووکترینی ئەو شتانی کە لەبەر دەسێتی یان ئەو شتانی کە زۆر جار کەم بیرت بۆی ئەچێت ئێستا ببێتە ئەوەی کە هۆی یارمەتیدان بێت یان سوودی لێوەربگیرن ئەو شتانە کێبیری لەوە ئاکردەوە کە شەمەندەفەر بۆ شوێنی کاتی بۆ نەخۆش بەکار بهێنرێت. هەروەک چۆن ئێستا ینی لەم حاڵەی ئێستەمانە کە سپار ساڵ سۆڤان لە معرەزە نێودەوڵەتیەکە پێشەنگای نێودەوڵەتی هەولێر تایبەت کرابوو بە پێشانگای کتێب بوو کە جمەی هاو لە خوێنەران لە کتێب لە چەندین وڵاتەوە کتێب هات بوو کتێب چاپ کرابوو پێشکەشەکرا بەڵام ئەوەتە ئەم ساڵ تەواو دابین کراوە بۆ توشبوانی کۆرۆنا بەو هیواین ئیشڵا هیچ کەس نەچێتە ئەو پێویستی ژنەکە بەڵام ئەمەش یەکێکە لەو ڕێکارە باشانەی کە حکوومەت یاریێمی کوردستان گرتوێتە بەر بۆی کە ئەو شوێنەش هەبێ ئەگەر لە حاڵەتێکا زۆر بوو خوانەخواستە ببرێنە ئەوێ ئەوە تا لە چەندین وڵاتیش کە هۆتێلەکان کراون بە شوێنی کەرانتینەکردنی توشبوانی کۆرۆنا و سوود لە هەموو شوێنێک وەرەگیرێ هاوشێوەی حکوومەت یاریێمی کوردستان هاوشێوەی ئەو شوێنانە ئەو وڵاتە پێشکەوتوانش کە ئێستا ئاوایان کردووە بێگومان ئەو شوێنانە دابینەکات بۆ توشبوان ئەگەر هەبێت بۆ هیوان کەس پێویستی پێ نەبێ و ساڵێکی دیکە ئەم کاتە گەورەترین پێشەنگای کتێب لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بکرێتەوە. بەڵێ وەزیری تەندروستی نیوزیلند بەهۆی شکاندنی کەرەنتین دەستی لە کار کێشایەوە. دەیڤید کلارک وەزیری تەندروستی نیوزیلند بەهۆی ئەوەی کە لەگەڵ خێزانەکەی بە ئۆتۆمبیل چۆتە گەشت و
سەیران و کەرەنتینەی شکاندووە نامەی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە. وەزیری تەندروستی نیوزلند کارەکەی خۆی بە گەمژانە ناوبردووە بۆیە دەوێت دەستبەرداری پۆستەکەی بێت بەڵام سەرۆک وەزیرانی نیوزلندا دەست لە کارکێشانەوەکەی ئەو وەزیرەی ڕەت کردوەوە چونکەڵێ ئێستا بارودۆخی وڵات بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نائاساییە بۆیە بێت لە کارەکەت بەردەوام بی بەتایبەت ئەو کە وەزیری تەندروستیشە ئێستا زیاتر لە 1000 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە نیوزلندا تۆمار کراوە بۆیە حکوومەتی ئەو وڵاتش داوا لە هاوڵاتیانەکە لە ماڵەوە بمێنەوە و نەچنە دەرەوە. بەڵێ ئەمە وەکو سزادانێک ئێوێ سزای خۆی بدات بۆیە ئێوێت دەست لە وەزیری تەندروستی هۆڵنداش بەهۆی ماوەی یەک هەفتە کارکردن لە کۆبوونەوەی پەرلەمانیش لە هۆش خۆی چوو ئەویش بەهۆی مادووبوون ئەو وەزیری تەندروستی بەریتانیا تووشی کۆرۆنا بوو ئەوە سەرۆکی جگەلەوەش سەرۆکی بەریتانیا ئەویش ئێستا کۆرۆنای لەژێر چاودێری سۆڤان لە بیریشی نەکەن کە وەزیری تەندروستی هەرێمی کوردستان شەو ڕۆژ لە خزمەتدایە سامان بەرزنجی هەموو توشبوانی کۆرۆنا بەسەرەکاتەوە سەردانی هەموو شارەکانی شەکات ڕاستە خۆ چێتە ناویانەوە و سەردانیانەکەوە بێگومان کارکردنی ئەو شەو ڕۆژ وزەیەکی زیاترە بەخشێ بە هاوڵاتیان کاتێکی بینن وەزیری تەندروستی بەو شێوەیە لەگەڵیانە هاوکاریانەوە ئاگاداریانە و بەردەوام ڕێنمایە تەندروستیەکانیان پێگەێنێن ئەمە واکات وزەیەکی زیاتر و ئومێدی چاکبوونەوەی زیاتریش وەرگرن. بەڵێ من لە یەکێک لە پەیجەکان چاوم لێ کرد وێنەی چاوی وەزیری تەندروستی ئەوە چەند وەزیرێکی دیکە بەس بە تایبەتی وەزیری تەندروستیان دانابوو هەر ئەوە سکرینیان کردبوو کەتیان کردبوو پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا لە دوای کۆرۆنا وەزیری تەندروستی هەرێمی کوردستان چواردەوری چاوی هالەیەکی ڕەشی گرتووە ئەویش ماندووبوونێتی هەموو وەزیرەکان ئەوانەی کە بە تایبەتی ئێستا پەیوەندیان بەم ڕەوشەوە هەیە وەزارەتەکانیان پەیوەندی بەم ڕۆژەوە هەیە بەڕاستی لە ئەرک و ماندووبووندان بەڕاستی هەوڵی تەواوی خۆیان داواوە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هێز و توانای خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پارێزراوە بێت و باشترین ڕێکارەکان ئەو ڕێکارانەی کە زیانی کەمترە و سوودی زیاترە بۆ هاوڵاتیانی گرتوۆتە بەر بۆی کە هاوڵاتانی هەرێمی کوردستان بپارێزرێن لە کۆرۆنا. دوای زیادبوونی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە تورکیا ڕێکارەکانی قەدەغی هاتوچۆ لە سەرتاسەری ئەو وڵاتە بە تایبەت بۆ ئەوانەی تەمەنیان نەگەیشتۆتە 20 ساڵ تونکرا هەروەک چۆن دوێنێ باسمان لەوە کرد کە ڕاگەیەنرا حکوومەتی تورکیا بە هیچ شێوەیە ڕێگەنایە کە ئەوانەی لە 20 ساڵن بێنە دەرەوە بەڵام ژمارەیەک لە شارەکانی ئەو وڵاتە گروپێکی گۆرانی و میوزیکیان دروست کردووە و ڕۆژانە لەسەر بار هەڵگرێک ئەوەی کە پێڵەن فلات داواکەی ئاوچۆڵە کۆڵان بە کۆڵان و کوچە بە کوچە ئەگەڕێن و ئاواز و میوزیکە ژەنن. شاراوانی ناوچەی یەخشان لە شاری کریکەڵە لە تورکیا بۆی هاوڵاتیان لە کاتی مانەوە لە ماڵەوە و کەرەنتیندا کاتێکی خۆش بەسەر ببن گروپێکی میوزیک و گۆرانی گەڕۆکی دروست کردووە. گروپەکە ڕۆژانە لەسەر بار هەڵگرێکدا کۆڵان بە کۆڵای ناوچەکە دەگەڕن و ئاواز و گۆرانی دەسڕن. هاوڵاتیانیش لە پەنجەرەی ماڵەکانیانەوە بەشداری ئەو شێوە میوزیک و گۆرانیە دەکەن. زۆرنەی کارمەندانی گروپە میوزیکەکە کارمەندانی تیمەکانی بەرگری شارستانی و ئاکرکوشێنەوەن بەڵام ئێستا جیاواز لە karakan ئامێرەکانی میوزیک دەژەنن. Daha önceden ilk başladığından itibaren Yahşan Belediyesi olarak elimizden geldiği kadarıyla شارەوانیەکانمان گەر لە کاری پاکردنەوە و فرێدانی خۆڵ و خاشاک لە شقام و کۆڵانەکان دەرمانی دژە ڤایرۆسی کۆرۆنا لە پارک و شوێنە گشتیەکان دەڕشێنن. هەروەها هێڵێکی گەرمان بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و دابینکردنی پێداویستەکانیان کردوتەوە. لەگەڵەوەش گروپێکی میوزیکمان دروست کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کاتی مانەوە لە ماڵ بێتاقەت نەبن. Sokağa çıkma yasağı ilan edildi. Biz de bugün hafta sonu هاوڵاتیان و کاسبکارانی ناوچەکە پشتیوانی لەو هەوڵی شارەوانی ناوچەکەیان دەکەن و پێیان وایە ئەوان لەمانەوە لە ماڵەوە بێتاقەت دەبن. بەڵام ئەگەر کارێکی لەو شێوەیە هەبێت بێگومان کەمێک لە ترسی توژون بە کۆڕۆنا دوور دەکەونەوە. بەرپرسانی حکوومەتی تورکیا داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ کارێکی زۆر پێویست نەبێت نەستنە دەرەوە و لە ماڵەوە بمێننەوە.
evlerinin içerisinde sıkılı kalmasının başkanın gelmesiyle birlikte بەهۆی ماناوەمان لە ماڵەوە پێویستیمان بە وەرگرتنی هەناسەیەکی خۆشە. پشتیوانی لە کارەکانی شارەوانیەکەمان دەکەین. ئەوە مۆڕاڵی خەڵک بەرز دەکاتەوە. هیوادارم ڕۆژە ناخۆشەکان بە خێرایی تێپەڕن. birbirimize kenetleneceğimiz bir günler bu günler. Destekleşeceğimiz, yardımlaşacağımız günler. Sayın Başkanımız bizim ülkemiz için gerekli yardım... شارەوانی ناوچەکەمان ڕێکارێکی دروستی لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان گرتووەتە بەر چونکە هێندەمانەوە لە ماڵەوە وەک زیندان وایە ئێمەش پێویستمان بەو میوزیک و خۆشی و شادیە هەیە. Ev hapsi gibi bir şey yani. Onların da morale ihtiyacı var. دوای بەرزبوونەوەی ژمارەی توشبانی کۆڕۆنا لە ماوەیەکی کەمدا لە تورکیا حکوومەتی وڵاتە چەندین ڕێکاری توندی گرتە بەر و 31 شاری ئەو وڵاتە کەرەنتین کران. هەروەها چونە دەرەوە بۆ ئەوانەی تەمەنیان نەگەیشتوتە 20 ساڵ قەدەغە کرا و هاوکات کەرەنتینی ناچاری بەسەر ئەوانەی تەمەنیان لە سەر و 65 ساڵیە و نەخۆشیان هەیە سەپێنرا. لە سەراستی شارەوارەکانی تورکیا چەندین کاری جیاواز دەکرێن بۆ ئەوەی هاوڵاتیان لە ماڵەوە کاتێکی خۆش بەسەر ببن. ئەزانی هاژە بەهۆی ئەوەی کە ئێستا سیستەمی نیشتەجێبوون بە شێوەی باڵەخانەیە ئەم جۆرە کارانە یاخود ئەم جۆرە دڵخۆشکردنانەی هاوڵاتیان زۆر ئاسانترێکەوە نییە گەڕەکێک بێت و کەسێک نەتوانێت بێتە دەرەوە یان تا بێتە دەرەوە فریانەکە سەهەر لە باڵەخانەکانەوە ئەتوانێت لە پەنجەرەی بالەکۆنەکانی خوانە ئەوە ببینن و لە شاری مەنیساش کە سەر بە ئزمیرە بە هەمان شێوە جگەلەوەی کە ئێستاکاوە بەهۆی بارودۆخی کۆرۆناوایە هەر لە تورکیا من ئۆتۆمبیلێک مەبینی ڕۆژانی زۆر جار سێشەمان و چوارشەمان هاتە دەرەوە میوزیکی لێ ئەدا بۆ خەڵک و خەڵکیش هاتن هەر بە مەبەستی دڵخۆش هەر بە مەبەستی دڵخۆشکردن هەر بۆ بەبێەوەی کە هیچ مەبەستێکی ترە بێت یان شتێک هەندێک گۆرانی کولتوری تورکیان لێ ئەدا من کە گوێم لێگرت یەکەم جار دووەم جار وەمزانی حاڵەتێکە بەس بێ ڕاهاتم سێرکردنا ئەمە هەر بۆ دڵخۆشکردنی خەڵکە. بەڵێ ئێمە ئەزانین لەبەر کۆرۆنا کە هیچ کەس بۆی نییە بڕاتە دەرەوە بۆ پاراستنی تەندروستی و سەلامەتیانە چۆن هاوشەوەی ئیتالیا کە بەردەوام میوزیکیانە ژەن لە ئەمانیش لە بالکۆنەکانەوە هاتنە دەرەوە هەروەها فیلمیان نمایشە کرد بە شێوەی داتاشۆ بە هەمان شێوەش لە سلێمانی و لە هەولێر ئەو چالاکیانە کرا بۆ دڵخۆشی ئەو دانیشتوانە بە تایبەت لە یەکە نیشتە جێبووەکان کە زۆر کەمتر ئەتوانن بێنە دەرەوە وەکو کۆڵانەکان نییە هەرمانەوەیان لە ماڵەوە کە مە بۆ خۆی نەبوونی حوشەیە گەشتێک وکات ئەو نیە زیاتر تووشی نازم حاڵەتێکی وا بن بێزار بن ئەمەش بۆ ئەو بووکە لە هەولێر و لە سلێمانی چەندین چالاکی میوزیکی نمایش کرا بۆی کە هاوڵاتیان هەست بە بێزاری نەکەن و بەتایبەت لە سەردەمی کۆرۆنا بەڵێ حکوومەتی ئیسرائیل بەستنی دەمامەک کاتە زۆرە ملێ حکوومەتی ئیسرائیل بۆ ڕێگری لە زیاد بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەژە بڕیاری داوە هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان پابند بکرێن بە بەستنی دەمامەک. بەڵێ بەڵام بڕیارەکە منداڵانی خوارتەمەەن 6 ساڵ و ئەوانەی کۆسپی ژیریان هەیە ئەوانەی بەتەنیا لەناو ئۆتۆمبیلە ئەمێنەوە ئەو بڕیارە ئەوان ناگرێتەوە چونکە حکوومەتی ئیسرائیل داوا لە هاوڵاتیانەکات ئەگەر ئەکرێت لە ماڵیشەوە دەمامک ببەستن هەروەها بڕیاریشیدا لە پشووی جژنی فەسەحدا ڕێوشوێنەکان بۆ خۆپاراستن لە کۆرۆنا تونتر بکات لە لایەکی دیکەوە حکوومەتی ڤێتنام بڕیاریدا 550,000 دەمامک بێ بەرامبەر پێشکەش بە وڵاتانی ئەوروپا بکات چونکە کۆرۆنا خواستێکی زۆری لەسەر دەمامک دروست کردووە. بەو شێوەیە کە ئێستا کەمێ بەر لە ئێستاش باسمان لەوە کرد چونکە هەندێک شوێن پێش کەمێک لە ئەوەی کە کاتێککە چوینە ئینهاسەوە باسی شتێکت بۆ کردە بە لە سۆبان لە هەندێک شوێن بەتایبەت لە شاری سلێمانی نەبوونی دەمامک ینی حاڵەت هەیە کە نەبوونی دەمامک لە هەندێک مانتیقا گۆڵان و گەڕک دروست بووە بەتایبەت ئێستش کە هاوڵاتیان ناتوانن زۆر دوورکەونەوە بڕۆنە دەرەوەی ماڵەکان بۆیە ئەگەر بکرێت هەندێک کەس ئێمە لێرەوە لە ڕێی شاشە جوانەکەی کوردستان 24ەوە ڕایگەینین کە ئەگەر دەمامک هەیە بتوانن بیبن بۆ ئەو ناوچانە یاخود ئەو شوێنانە بە تایبەت ئەوانەی کە لە ناو چەقی شار و ناوسەنتەری شارانی گەڕەکەکانی زیاتر ئەوانەی دوورە دەستن
کە ناتوانن زۆر بێنە ناو شار دەمامکیان لانیە بەتابەت لە دەرمانخانەکان ئەگەر بۆیان بەرن ئەوە باشترە بێ هەرچەندە لە ماوەی ڕابردوودا لە ناو شاری سلێمانی و لە هەولێریش لە دوهۆکیش زۆرێک لە دەرمانخانەکان بە بێ بەرامبەر دەمامکیان دابەشە کرد بەسەر هاوڵاتیان باڵێ و ئەوەش جێگی دڵخۆشیە کە ئەگەر لەوەچێت چەند ڕۆژێک ئاها دەمامەک نەبێت بەڵام بەکردنەوەی وەک باسمان کرد بەکردنەوەی ئەو کارگەیە کە دەمامەک دروست دەکات لە هەولێر لەوەچێت ئەو حاڵەتە چەند حاڵەتێکی کەمە زۆر نییە چکە دەمامەک لە زۆربەی شارەکان نەک هەر دەمامەک هەموو شتێک بەپێی وتەکانی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان بێ هەموو شتێک بەردەستە خەڵک نیگەران نەبێت هەر لە خواردن و خۆراک و هەموو ئەو شتانی کە پێداویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەبێ هیچ ترس و دڵڕاویەک ئەوە بزانن کە هیچ قەیرانێک لە هیچ بوارێک لە هیچ جومگەیەکە لە ئاران نییە کۆگەکان پڕە لە خواردن و هەموو شتانە دەستە بەردەخرێت و باسی تێدرۆس ئەدهانۆمەکەین کە تێدرۆس ئەدهانۆم گیبرسۆ سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی جنگاوەری هێڵی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە ئەو دکتۆرە پسپۆرە لە بەرەنگاربوونەوەی نەخۆشیە درمێکان و سەرڕای تێبینی و ڕەخنە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڤایرۆسەکە بەڵام ڕۆژانە لەگەڵ تیمەکەی وەڵامی پرسیارەکانی تایبەت بە کۆرۆنا دەداتەوە و پێشنیاز و ڕێنمایەکان بۆ ڕێگری لەو ڤایرۆسە دەخاتە ڕوو. ئێستا بە تێدرۆس بناسین و بزانین چی پێشکەشی تەندروستی و وڵاتەکەی و جیهانیش کردووە. تێدرۆس ئەدهانۆم گیبرسۆس سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی. The question is how large a price we will pay. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین و دواتر نزیکەی 200 وڵاتی جیهان وەک سەرچاوەی سەرەکی زانیاری ورد و ڕەتکردنەوەی زانیاری ناڕاست و دەنگۆکان لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوت. تێدرۆس ئەگەر ڕۆژانەش نەبێ ئەوە دوو ڕۆژجارێک لەبارەی کۆرۆنا قسە دەکا و ڕێنمایی تەندروستی بە هاوڵاتیان دەدات. ئێستا با بزانین تێدرۆس کە جنگاوەری هێڵی پێشەوەی سەنگەری بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە چێیە. تێدرۆس ئەدهانۆم گیبرسۆس خەڵکی وڵاتی ئەسیوبیا و پسپۆڕی تەندروستی لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی مەلاریادا هەیە. لە نێوان ساڵانی 2005 بۆ 2012 پۆستی وەزیری وڵاتەکەی وەرگرتووە و لەو ماوەیەدا خزمەتگوزاری زۆری تەندروستی پێشکەشی وڵاتەکەی کردووە. هاوکات لە نێوان ساڵانی 2012 بۆ 2016 وەزیری دەرەوەی ئەسیوبیا بووە. هەروەها یەکەم ئەفریقیە پۆستی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی وەردەگرێت. دکتۆر تێدرۆس ئەدهانۆم ماستەری لە زانستی بەرگری لە نەخۆشیە درمەکان لە زانکۆی لەندەن و دکتۆرای لە تەندروستی بە کۆمەڵ لە زانکۆی تۆتنهام هەیە. لە ساڵی 2017 ڕۆژنامەنووسان و پزیشکان ڕەخنەیەکی زۆریان لە تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی گرت کە لە مامەڵەکردن لەسەر شێوازی بەرەنگاربوونەوەی کۆلێرا لە سوودان شکستیە ناوە و سەرکەوتوو نەبووە. هەروەها نەیتوانیوە بە شێوەیەکی دروست پۆلێنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکات. لۆرانسن گۆستن بەڕێوەبەری پەیمانگای ئۆنێل بۆ یاسای تەندروستی نیشتیمانی جیهانی دەڵێت بەهۆی مامەڵەی تێدرۆز لەسەر شێوازی ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆلێرا لە ساڵی 2009 و 2010 دژی وەرگرتنی پۆستی بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی بووە لەلایەن تێدرۆس ئەدهانۆم گیبرسۆس. ئێستا دوای نزیکەی 3 ساڵ هەمان ڕەخنە و تۆمەت ئاراستەی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکرێنەوە لە بەرامبەر چین. بەڵام ئەو پزیشکە ورد و وریایە ڕۆژانە لەگەڵ کۆڤید-19 مامەڵەکردن و وەڵامدانەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی نوێی کۆرۆنا تیمەکەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرقاڵی وەڵامدانەوەی پرسیارەکانی تایبەت بە کۆرۆنایە و هاوکات لەگەڵ وڵاتانی دیکەی جیهان هەماهەنگی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە دەکات. بۆ هۆی کە ئێستا زۆربەی چاوەکان لەسەر ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە تایبەتیش ئەو تێدرۆس ئەدهانۆم کە ئەو پزیشکەی کە ئێستا زۆرترین ڕەخنەی ڕوبەڕوو بۆتەوە لە کاتێکە کە 718,000 واژۆی لەسەر کۆکراوەتەوە بۆ ئەوی کە لە پۆستەکەی دوور بخرێتەوە بۆ هۆی کە ڕەخنەیان لێ هەیە و هەروەها پێیان وایە کە ڕێنمایی نادروست بڵاوەکاتەوە لەسەری لەلایەن زۆرێک لە خەڵکانی جیهانەوە داوایان کردووە کە لاچەوە لەگەڵەوەی کە بینیمان لە ئینهاوسەکەیە بە چ شێوازێک کارەکات و ڕۆژانە
چەندێک ماندووە و بەردەوامیش بە تایبەت لەم دۆخی ئێستاە کە ڕێنمایی تەندروستی بە هەموو جیهانەدات. بەڵێ چونکە ئێستا جیهان بەگشتی ڕوبڕووی ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە ئەگەرچی جارەکانی پێشتر لە دۆخێکی وایە نەبووە ئێستا وەکو هێرشێکە بۆ سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم ڤایرۆسە جگەلێکە بۆ سەر هەموو مرۆڤایەتی و مرۆڤ کێشەکە لەوە جایە کە ئەدهانۆم دەبێ وەکو بەرپرسێکە چونکە بەرپرسەکە دەبێت بەو شێوەیە مامەڵە بکات کە ئەو بەرپرسیارەتە بگرێتە ئەستۆ و هەر باست لە ڕەخنەکان کرد دۆناڵد ترامپیش بە هەمان شێوە ڕەخنەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە دەڵێت زانیاریەکانی هەڵەیە و ئەمیش یەکێکە لەو هۆکارانەی کە وا دەکات کە واژۆ دژی ئەدهانۆم کۆ بکرێتەوە بۆی کە لە کارەکەی دوور بخرێت. ئێمە پێشتر باسی ئەومانە کرد کە ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە ژینگە پاک بێتەوە هەناسەیەک بات خۆشی تاو ژینگە پاک بۆتەوە و دوورکەوتەوە لەو هەموو پیسبوونە بەڵام بەداخەوە ئاگرکەوتنەوە هێشتا هەیە دوای ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ئوسترالیا کاریگەری خراپی لەسەر دارە بەتەمەنەکانی ئەو وڵاتە و ژینگەکەی دروست کردووە. وەزیری خزمەتگوزاری ئوسترالیا ئاماژەی بەوە کردووە چەندین ڕێکاری نوێیان بۆ پاراستنی دارەکان گرتوۆتە بەرو تا ئێستا 22,000 داریان بەدەست ئاوداوە. لە کانبێرا پایتەختە ئوسترالیایە ژبەر بلندبوونا پلەیەن گەرمەیە و هشکە ساڵیە. هژمارێکە مەزن ژێ جارێن بتەمەن تێکچوو و ڕەوشە ژینگەها دەڤێت ڕەوشێکە هەستیاردەیە. لێ حکوومەتە ئوسترالیایە بە چەند ڕێکارێن و هەوڵ دەدا بە شێماییژیش ڤانداران بپارێزە. دارên temenê wan 5 salên yên gihayîne behtir ziyan digehewan ji darên mayîn. Lê ev bi sedema kêmbûna avdanê û jingeha lawaz e. Bi rastî dem derbas bûye ez guman dikim destpêşxeriyeke baş e. Elgorî karmend û wezîrê xizmetguzariyê ji ber jingeha neguncawiya îsal eger tu destê xwe bide axê diyar dibe ku erdeke ziwa û hişke û bê av maye. Bi gotina wî 28 ji sedî ji corên daran li dev wan heye û nema guncawin û têkçûne. Me 6,000 darên stewiyayî li ser cadeyan destnîşankirine û balkişandiye ser ku em zêde av bidin. Her wiha 22,000 dar jî me bi destan avdane. Di sîv yekê meha çileya sala 2020 de agir bi daristanên Başûrê Rojhilatî bajarê Kanbera paytexta Avustralyayê ketibû. Gobû sedema karîseteke mirovî ji ber zêdetir ji 20,000 hektar zevî hate şewtandin û 9 milyar ajal jî mirin. Gonha bi hewlên şermokiyên hikûmetê hewl têdayîn da ku careke din jiyana keskatiyê ji bo wan deveran vegerînin. Rodî Hesan, Kurdistan 24. هەژە ئەم سووتاندنی یاخود سووتانی ئەم دارانەی کە لە ئوسترالیا ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی هەموو جیهانیش سەرقاڵی ئەوە بوو من لە دیکۆمنتارێکە بینیم کە دەڵێ سووتووی ئەو سووتانە هیدارەکان کە لەسەر زەوی ئەمێنێتەوە ئەگەر بارانیش ببارێت دەیان ساڵی ئەوێت هەتاوەکو ئەو سووتووە پاک بکرێتەوە و دیسانەوە بتوانرێت جارێکی تر لە ڕێی ناشتنی دارەوە نەک خۆیانان ڕێگەیەکی سروشتی دارکە خۆی فڕێ ئەدرێتە تۆکی فرێدەتە سەر بەهۆی ئاژەڵەوە بە ئەگوازرێتەوە یان بەهۆی تێروتیورۆ بێت ئەڵێ دەیان ساڵی دیکەی دەوێت هەتاوەکو زەویەکە ئامادە بێت بۆ چاندن یاخود ڕوانی یەک نەکدار سەوزەیەک گیایەکی سەوز ئەمە زۆر کاریگەری هەردووها بەبیرشمان دێتەوە کە ئەمبام بینینی ئەمە لە هەڵەبجەش بە هەمان شێوە کۆمەڵێ دار ئافوزیانی پێکەوت بوو زیانی بەرکەوتبەوە بوو یەکی ئیداری شاری هەڵەبجە هەستا بەوەی کە ئەو کێشەیە چارەسەر کات نەمانی تریان هەشتەوە. بەڵێ هەر براند و مارکەیەکی بەناوبانگی جیهانی چیرۆکێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەت ئەو مارکە و براندانەی لە قوڵایی کەم دەرامەتی و هەژاری بیرۆکەی دروستکردنیان بۆ هاتووە. چیرۆکەکانیان زۆر جیاواز و سەرنجڕاکێشترە ئەوانەی کە لە هەژاریەوە بوونەتە براندێکی جیهانی.
لە ماڵێکی محافزکار و کەم دەرامەت کچێکی تەمەن 23 ساڵ بە خولیای کاری دیزاین و دوورمان سەرەتا تەنها بە دوو مەکینەی دوورمانی زۆر سادە و دوو بەرگ دوور چەرخی یەکەمی کارگەکەی لە سووچی ژوورە نووسنەکەی خۆی و دوو خوشکەکەی خستە گەڕ بۆ دوورینی ساری کە جلوبەرگی کولتوری هندیە و زۆربەی کارەکانی بەدەست ئەنجام دەدرێت هەنگاوی بۆ ناو دنیای دیزاین و دوورمان ناوە. لەو بڕوایە نەبووم و نیم کە جیهان بەرامبەر بە ژنان دادپەروەر بێ و دەرفەتی یەکسان بە ئافرەتان بدرێت بە تایبەتی لێرە لە هیندستان میلیۆنەها ئافرەت هەیە بە دوای تەنها دەرفەتێک دەگەڕێن دەبێ بجەنگی بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە من ڕێگایەکی پڕ لە جەنگ و تنگانە و سەختیم گرتە بەر بۆ دروستکردنی ئەو دەرفەتە لە سەرەتاکان تەنانەت وا بیرم دەکردەوە کە دەست لەم کارە هەڵبگرم بەڵام هێزی دەروونم ئەو ڕێگەی پێ نەدام و فەرمانی پێدەکردم کە بەردەوام بم. ئانیتا دۆنگری خانمە دیزاینەری هەندی هێزێکی ئافرەتانەیە کە لە مەیدانی فاشن و دیزاینی جلوبەرگی ژنان پیاوانیشی سەرسامی کارەکانی کردووە. ئەو بە ئامانجی کارگەیەک کە بەردەوامی هەبێت بێ ئەوەی زیان بە ژینگە بگەێنێت ڕۆژ بە ڕۆژ پەرە بە پیشەکەی دەدات. ئێستا ئانیتا کارگەکەی بە ئەندازەیەک فراوان بووە کە کار لە دوو مەکینەی دوورمان و دوو بەرگ دوور تێپەڕیوە و بۆتە خاوەن کارگەیەکی دیزاین و دوورمانی دۆنگەری بەناوبانگ کە ئێستا بەکارکردنی 2700 کەس بەڕێوە دەچێت. جگە لەوەی لە پیشەکەی زۆر سەرکەوتووە و ساڵانە 105 میلیۆن دلار قازانج دەکات دەڵێت تەنها بیر لە قازانجی خۆم ناکەمەوە ئامانجی سەرەکی من ئێستا پاراستنی ژینگەیە و خۆی بە دۆستی ژینگە ناو دەبات هەموو بەرهەمەکانی کارگەکەی بە جۆرێکن کە لە قوماشەکان مادەی پلاستیک بەکار نایەت ئەمەش لا پێناو ئاسانشی بوونەوەی بایۆلۆجی ئەو قوماشانە دوای ئاوێتەبوونیان لە ناو ژینگە ئەو کارگە چوارنهۆمیەکەی بردۆ تا دەرەوەی شاری بۆمبای پاشماوەی خواردنەکانی چێشتخانەی کارگەکەی دەکاتە پەیین بۆ کێڵگەی سەوزە و ئەو خواردەمەنیانەی کە دەکێڵڕێت و دووبارە لە چێشتخانەکەی بۆ کرێکاران دەکرێتە ژەمە خواردنێک بێ مەوادی کیمیایی و بە پەیینێکی سروشتی هاتوونەتە بەرهەم. مۆدل و فاشن و دیزاین شتێکە کە بە دەوری حەز و خولیا بازنە لێ دەدات بەڵام با بڕوای من دەبێت لەم کارە جگە لە ئارزوو سەنگێکی تر بخەیتە گەڕ بۆ بەردەوامی دەبێ گەرنتیت لە کوالەتی هەبێت گەرنتیت لە دووبارەکردنەوەی بەرهەمەکانی تۆ هەبێت لەلایەن کڕیار دەبێ گەرنتیت لە دووبارە بەکارهێنانەوەی بەرهەمەکەت هەبێت بە جۆرێکە ڕستایکلین بکرێتەوە ئەمانە هەمووی وا دەکات کارەکەت سەنگێکی تری هەبێت و بەردەوام بیت کە ئەمانەش بە چەند هەنگاوێکی دروست دێنە ئامانج. ئەناهیتا دۆنگری خەونەکەی توانی لە ژوورە هاوبەشەکەی خۆی و خوشکەکانی هەنگاو بۆ دەرەوە بنێت و دیزاینەکانی ببێتە جێگای سەرنجی هیلاری کلنتن و کید میلتۆن و ئیڤانکا ترامپ و پرینکا شۆپرا و بیۆنسێ کە خۆیانی پێ دەڕازێننەوە. کاتێک کە ئەبینی کەسێک لە ژێر هێڵی هەژاریەوە دەگاتە ئاستێکی ئاوها ئەو کاتە بۆ دەرەکەوێت کە هیچ شتێک سنووردار نییە تەنها ئیرادەی تۆ نەبێت کە توانای تۆ ئیرادەی تۆ ویستی تۆ وا دەکات کات بگەیت بە هەموو ئەو شتانی کە دەتەوێت چونکە زۆرێک لە ملیاردێرەکان هەن لە جیهانە لە ژێر هێڵی هەژاری بوونە یان لە ئاستێکی هەژاری زۆر زۆرابوونە وەکو بیل گێتس یاویش بە هەمان شێوە زۆر لە ژیانێکی هەژاری ژیاوە ئەم کەسانە کە ئەگەنە ئاستێکە دەسەڵاتێکیان دێتە دەستیان بە شێوەیەک دەبنە کەسێکی دەوڵەمەند لە ڕاستەر ئاستی گیان هەژە بینیت بە شێوازێک بیر لەواکەنەوە کە ژینگە بپارێزن بە شێوازێک بیرەکەنەوە یارمەتی کەسێکی دیکە بدەن چونکە خۆیان ئەو لەو دۆخە ژیاون ئێستا ئەم خانمە نەیەویست تەنها بەست داهاتەکەی بۆ خۆی بێت ئەچێتەوە لە شوێنێکی تر سەرفێکاتەوە بە پاراستنی ژینگە بەڵێ بە هەمان شێوەی ئەو کۆمپانیا گەورانەی کە ئێستا لۆگۆکەیان بۆتە لۆگۆیە کە خواستێکی زۆر زۆری لەسرە کە دامەزرێنەری ئاپل و ستیڤ جۆبس ئەوە چیرۆکێکی لە پشت ئەو لۆگۆیەوە هەیە کە بۆ هەندێک بۆ چوون هەیە ئەوەیە کاڵەن لە سەرەتای ینی مناڵی ئەو کەسە ئەوە بۆ کە تەنانەت خواردنی ڕۆژێکی نەبووە سێوەکەی هەڵگرتۆ بۆ چەند ڕۆژێک و چەند جارێک خواردوێتی و پارچەکەی هەڵگرتۆ تۆمە وای کردووە بێتە لۆگۆیە کە ئێستا هەموو جیهان بوونەتە بەکارهێنەری ئەو
ئامێرانەی کە لەو شەریکەیە بەرهەمە هێنرێت کە زۆرترین ئامێری لێفرۆشێ لە وڵاتی ئەمریکا شەریکەکەی و لە کالیفۆرنیایە کە لە ساڵی 1976ەوە دامەزراوە. بۆیە پێشەوەی کە کۆتایی بە پرۆگرام بینی من حەزەکەم ئەوە بڵێم گەر هەر ئامانجێکت هەیە ئەوە هەستە و دوایکەوە مەترسە چونکە ڕێگە ون ناکەیت ئامانجەکان خۆیان ڕێگەکان باش شارەزای هەر ئەوە نەکیفایەتە کە تۆ هەستی و بەرەوپیری ئامانجەکە بکەویتە ڕێ. بۆ هیواین هەمیشە ئامانجتان ڕوون بێت و داهاتوتان ڕوون و ئاسوودە بێت. ئەم کاتی لەگەڵ ئێمەمانەوە زۆر سپاس بۆ بینەریتان بە هیوای ئەوەی سبێنش کاتژمێر 7 بینەری پرۆگرامی ڕۆژ باش بن و تەندروستی باش بۆ هەمووتان و پابەندین بە مانەوەمان لە ماڵەکانمان ماڵەوە.